کاتیا ئێچازاریتا بوو بە یەکەم ژنی مەکسیکی کە گەشت بۆ بۆشایی ئاسمان بکات کاتێک لە مانگی 6 ساڵی 2022دا پەیوەندی بە فڕۆکەی پێنجەمی تیمی فڕۆکەوانیەوە کرد بلو ئۆریجنی جێف بێزۆس لەگەڵ ئەندامی تیمەکەدا کەوتەڕێ. کاتیا لە تەمەنی 26 ساڵیدا بوو بە گەنجترین ئەمریکی بەڕەچەڵک مەکسیکی کە سەردانی بۆشایی ئاسمانی کردووە. ئێستا ئەو ئیشەکەی لە ناسا ڕاگرتووە بۆ ئەوەی کا لەسەر ئەو پرۆژە یاسایە بکات کە لە مەکسیک بۆ هەموارکردنی دەستور و دەرکردنی یاسای پێویست و بەرزکردنەوەی ئاستی پیشەسازی فڕۆکەوانی ناوخۆیی دەبێت. ئەو دەڵێت کۆمپانیا تایبەتیەکانی وەک سپیس ئێکس یان بلو ئۆریجن شوێنێکیان لە مەکسیک نییە بۆ نمونە بەبێ چوارچێوەیەکی یاسایی کە هەڵدانی موشکەکان ڕێک بخات. مەکسیک نەمای یاسایی نییە بۆ ئەوی پیشسازی فڕۆکەوانی بۆشایی هەبێت. مەکسیک یاسا و دەستوری پێویستی نییە بۆ ئەوەی لە وڵاتە موشکێک هەڵبدات. ئەمە یەکێکە لە شتە هەرە بنەڕەتیەکان و زۆر گرنگە چونکە نەک تەنها وەستاوە لەسەر هەر پێشکەوتنێک لەلایەنی حکوومەتەوە بۆ دەستگای واڵایی ئاسمانی مەکسیکی بەڵکو لە کۆمپانیا تایبەتەکانیشەوە کە ڕەنگە شتێکی وەک سپیس ئێکس، بلو ئۆریجین یان ئەکسۆین دابمەزرێنن بەڵام دەتوانن تەنانەت ئەگەر بیان ویستایە. کاتیا لە شاری گۆدالاخارا لەدایک بۆ لە منداڵیدا ڕووی لە ئەمریکا کردووە. لە مانگی 8 ساڵی 2022دا کلیلی شاری مەکسیکۆ سیتی لە سەرۆکی شارەوانی کلۆدیا شێن باوەم وەرگرتەوە. لە وتاریکیدا جەختی لەوە کردەوە کە گرنگە ئەو ببێتە نمونەیەک بۆ خەڵکی وڵاتەکەی لە مەکسیک. بۆ من قسەکردن لەگەڵ ئەندازیاران کە هەمان پلەی منیان خوێندووە جێگەی داخ بوو. ئەوانیش خەریکی چاکردنەوەی مۆبایل و ئامێری جلشۆردن و دەستبەرداری ئەندازیاری بوون. ئێستاش کاری فریاگوزاری دەکەن یان ئیشی تاکسی ئوبەر دەکەن. من لەم ڕاستی تێدەگەم. کاتیا مێژوویەکی تۆمار کرد وەک یەکەم ژنە ئەمریکیەکی بەڕەچەڵک مەکسیکی کە بلیتی بۆشایی ئاسمانی بەدەستهێناوە. ئەو ئەندازیاری کارەباییە و ئێستاش تیمی مەدەنی کەشتی بۆشایی ئاسمانە لە تاقیقەی بەهێزکردنی وزەی فڕینی فڕۆکەدا ڕاهێنەرە و ماوەیەک لەمەوبەر لە ناسا کاری دەکرد بەڵام ئەو دەیەوێت هێزی فڕۆکەوانی بۆشایی ئاسمانی وڵاتەکەی پەرە پێ بدات. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.